خيرا ما يقولي خيرا وما يقولي خيرا ما يري وشي ما ندي قولي خيرا ما يقولي خيرا وما يقولي خيرا ما يري وشي ما ندي قولي شايل هنا طيا ونيدوي ومن مريض وقابيت قولي شايل هنا پێشەم وچێ زۆر سپاسیەوەکەن کە لێرە حاضر بوون. ئێوە هەمیشە غەمخۆری هەموو هونەرمەندانن، زۆر سپاستان دەکەم. ئەمڕۆ من ئاهەنگێکم هەیە لە دهۆک بە بۆنەی 11 ئەیلولی مەزنەوە لەگەڵ هونەرمەندان ڕۆژین خان و کاک حەسەن شەریف. هیوادارم بتوانین دڵی خەڵکی دهۆک خۆش بکەین بەو ئاهەنگەوە. من زۆر خۆشحاڵم کە وەکو هونەرمەندێک لەو یادە پیرۆزا بەشداری. عزیز ویسی چاو ابرو خو آماده کریه بوی کنسرت چکین کنسرت که گله کامازن ابرو دیتا گیران جماری گله کامازن من هەموو کات ئامادەم بە گۆرانی و بە هەڵپەرکی خۆم و بە پێکەنین و بە قسەی خۆش و ئەوانە هیوادارم دڵیان خۆشکەم وەکو هەمیشە. کارین تیم دهاتی پشتی تدگلین پرودکشن کار که سیدیا تا بالا بوی پشتی سیدی بالا بوجی تا دو کلیپ چکیلنیک شوانا ترکیه تا چکیل بو ایجی تل ویری چکیل گل درنن سیپان عادی کارین دهاتی تل براتو چکیل کاری داهاتم من ئیسا کلیپێکی تازەم بەدەستەوەیە لە 150 تەواو بووە لە تەهران کۆمپانیایەکە چون ئەو کۆمپانیە بەنهێنی ئیشەکە ناوی بڵاو بێتەوە لە ئێرانە بەنهێنی ئیشە کۆمپانیێکی زۆر باشە. بەریانم تۆن حۆرەی بەری بەرغایشن هەرسێر زەری بەریانم تۆن حۆرەی بەری بەرغایشن هەرسێر زەری شەرتن عیادەتمان کەری خۆ کافێری سانینیۆ. ئەم کلیپەم لەگەڵ کلیپەکانی ترا جیاوازە چون کلیپەکە زۆر مەسرەفی زۆری ئەەکەم. کلیپەکە هیوادارم لەگەڵ کلیپەکانە جیاواز بێ. گۆرانێکی پارسی و کوردیە لەگەڵ گۆرانی بێژێکی تەهرانی کاک فەرشید دانسی کوردی و فارسی تێکەڵەکەین بۆ شتێکی تازە بێ. ئەم دیکەنگی وێ کلیپێ بینین تقریبا هیوادارم بۆ جەژنی قوربانێ بتوانم بڵاوی بکەم و لە سەدا 90 بۆ جەژنی قوربانێ تێتە بەرچاوی هەموو بینەرە. ستایلی کلیپی هەر ئێستایلی عیسویسیە هەلپارکێ و سایلی هەڵپەرکێ بەڵێ من عەزیزوەیسی بێ هەڵپەرکێ ناژیت بەڕاستی من و هەڵپەرکێ وەکو ماسی و ئاوین لە هەڵپەرکێ دوور بکەم و ئەمرم. ئەم بەحسی سیدیاتە بکەن سیدیاتە شمێژە هاتیە بەڵاوکردن و ناو خەڵکیدا سیدیاتە چاوا بوو زۆر باش بوو وەلێ مەسەلەن سیدیە من ئەو ڕۆژە کە بڵاو بوو لە دهۆکە 2 ڕۆژ دوای ئەوە گەیشتە سولەیمانی بە کەمیش سیدێکی کەم گەیشتە سولەیمانی. بەڕاستی هیوادارم سیدی داهاتوم وانە بێکە لە ڕووی دیزاین و هەموو شتێکەوە زۆر باش بوو زۆر پرۆفشناڵ بوو و لە سیدی داهاتوو حەزەکەم پێش ئەوەی کە بڵاو بێت لە دهۆکە لە سولەیمانی وانت بڵاو بێ بۆ ئەوەی جمهوری من زۆربەی جمهورەکەم لە گەرمیان و هەڵەبجە و سولەیمانی ئەوانەیە حەزەکەم یەکەم جا بگەیتە دەستی ئەوان دوایی لێرە چون ئەگە نەگەتە دەستی ئەوان پەناوان بۆ کوپی لەوانەیە لێرە کوپی نەکرێت لەوێ زوو پەناوانە کوپی ئەگەر نەبێت چون گۆرانەکانی من بەرن لەگەڵ نەورۆزە و لەگەڵ گوڵ و گیا و ئەوانە دەرتێ حەزەکەم زووتر بگاتەوە لەخۆ بەزیێ من زوو مەسەلەن سیدی ئەو سیدیم تەواو بوو دەستم کرد بە کاری سیدی ترم ئێستا سیدی تازەم بۆ نەورۆز حاضر بووە تقریبان شتی وای نەماوە ئینشەڵا بۆ نەورۆز بڵاو بێتەوە. کیری شوکێ بۆ موزیکی وەکو ئارەنجۆیتە یانیێ کیری کارت کرد من لە هەولێر 2 کاریان لە هەولێر کردومە لە تەهران کارم کردووە لە کرماشانیش ئەمانە هەموو مەسەلەن سیدیەکان لە تەهران و کرماشان و هەولێر. عزیز چەند کەی خۆشە دەماتێتە کوردستانی وان کۆنسرتت سایت مەزن دیاریت و تایبەت لەبەرە بۆدینە. من زۆر خۆشحاڵم لە کوردستان کە کۆنسرتەکەم لەو خۆشحاڵ لە هەموو بەو پەڕی خۆشحاڵە کە تێمە دهۆک چون دهۆک بەڕاستی گۆرانی من لەهجەی من سۆرانیە کە من ئەبینم جەماوەرێکی زۆرم لە دهۆکەیە ئەوە شەرەفێکی گەورەس بۆ من کە من هانەدا کە بتوانم هیوادارم بتوانم گۆرانێکی بەهدینیش گۆرانێکی تازە بێ گۆرانێکی سەریع من هەر لە ڕێگەی ئەوە داواکەم لە شاعرەکانی دەبەری بادینان هەموو گۆرانیەک بۆ من چێ بکەن کە بەدڵی جەماوەرەکان بێ گۆرانێکی بەهدینی.
ڕێز و سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ هەموو بینەرانی خۆم بە تایبەت خەڵکی دهۆک زۆر زۆر سپاسی بینتیویەکەم بەڕاستی زۆر غەمخۆری هونەرمەندانە زۆر بە هەنامەوە دێن بەڕاستی ئێمە و تەلەڤیزیۆن تەواوکەری یەکین ئەگەر تەلەڤیزیۆن نەبێ ئێمەش دەرناکەوین ئێمەش لە بیری خەڵکەچینەوە زۆر سپاسانەکەین کە ئەو هەلە بۆ ئەمە ئەڕەخسێن کە لە بیری جەماوەەر نەچینەوە زۆر سپاسانە.